سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی کۆبوونەوەی ئەدەبی لە شاری مەهاباد، وەرگرتنی باجی زۆرەملێ لە مریشکفرۆشانی شاری سنا، خۆکوژی کرێکارێکی پێترۆشیمی دێهلۆران لە پارێزگای ئیلام، دەستبەسەرکردنی فیلمسازێکی باکووری کوردستان لە شاری مەهاباد، ئەشکەنجەوازاری جەستەیی و زەرونی لوقمان قادری لە زیندانی نەغەزا، کۆبوونەوەی بنەماڵی دادخوازان لەسەر مەزاری محەممەد ڕەزا بالی لە شەک لە نەوشەر و خۆپشاندانی خەڵکی عێراق پاش دابەزینی بەهای دینار. درێژە هەواڵەکان. بەڕێوەچوونی کۆبوونەوەی ئەدەبی لە شاری مەهاباد. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا کۆبوونەوەیەک لەسەر کتێبی سەفەرە میوان لە نووسینی هاجەر هوشیار پێکات. ئەنجومەنی ئەدەبی دیالۆگی مەهاباد 35مین دانیشتنی مانگانەی خۆی بۆ شرۆڤە و لێکزانەوەی کتێبی سەفەرە میوان لە نووسینی هاجەر هوشیار سەرخان کرد. ئەو کۆڕا بە بەشداری ژمارەیەک لە ئەدیبان و خوێنەران ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی یەکی مانگی گەلاوێژی 1402 بەڕێوەچوو. لەم کۆڕەدا دەستەی نووسەرانی گزنگی بووکان و نووسەری کتێبی سەفەرە میوان بەشدار بوون. وەرگرتنی باجی زۆرەملێ لە مریشکفرۆشانی شاری سنا. بەپێ هەواڵی گەیشت و ئۆستانداری کوردستان بە بیانووی مانگی محەڕەم دەستی کردووە بە وەرگرتنی باجی زۆرەملێ لە مریشکفرۆشانی سنە و ئەو کردەوە ناڕزایەتی بەرینی خەڵکی لێکەوتوەتەوە. بە پێوە ڕاپۆرسا ئۆستانداری کوردستان مریشکفرۆشانی ناچار بە پەرزاختکردنی بڕی 6 ملیۆن تمەن باج بە ئیتحادیەی مریشکفرۆشان بە مەبەستی یارمەتیدانی زەواری کەربەلا و ڕاهەیانی نور کردووە. خۆکوژی کرێکارێکی پێترۆشیمی دێهلۆران لە پارێزگای ئیلام. ڕۆژی پێنجشەممە 5 مانگی گەلاوێژ کرێکارێکی پێترۆشیمی دێهلۆران بە ناوی حەیدەر موحسینی خەڵکی شاری چواری سەر بە پارێزگای ئیلام پاش لە سەرکار دەرکردنی لەلایەن حراستەوە کۆچایی بە ژیانی هێنا. بە پێزانیاریەکان سەرچاوەداراییەکانی پێترۆشیمی دێهلۆران تەواو بوون و تا ئێستا زیاتر لە 1500 کەس لە کرێکارانی ئەو ناوەندە لە کارەکانیان دوورخراونەتەوە. بەشێک لە شەرکەتە پەیمانکاریەکان خەریکی کۆکردنەوەی ئامێرەکانیانن و بەجێهێشتنی ئەو شەرکەتان. لە ئێستادا کرێکارانی لەسەر کار دەرکراوی پێترۆشیمی بۆ بیمەی بێکاری خۆیان ڕوبەڕووی کێشە بوونەتەوە و تا بە ئەمڕۆ چەند کرێکار بەهۆی پێنەدانی حەقدەست و بیمە دۆخراوەکانیان دەستیان داوەتە خۆکوژی. دەست بەسەرکردنی فیلمسازێکی باکووری کوردستان لە شاری مەهاباد. ڕۆژی پێنجشەممە 5 مانگی گەلاوێژ فیلمسازێکی خەڵکی شاری دیاربەکری باکووری کوردستان بە ناوی بەرهۆزار بایرام لەلایەن هێزەمیەکانی مەهاباد دەست بەسەرکرا. بە پێڕاپۆرسەکان بەرهۆزار بایرام بە شێوەی یاسایی و بۆ گەشتکردن سەردانی شاری مەهابادی کردووە، بەڵام هێزەکانی حکوومەت بەبێ هۆکار ناوبراویان دەست بەسەر و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە ئازادیان کردووە. نادیاری چارەنووسی ئارمان نیکپەی لە گرتوخانێ دەسەڵاتی مەریوان. دوای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە بە سەرکاتی دەست بەسەرکرانی ئارمان نیکپەی لە شوێنی کارەکەی، هیچ زانیارێک لەسەر چارەنووس و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیا. ئارمان نیکپەی چالاکی ژینگە پارێزی خەڵکی گوندینەی مەریوان ڕۆژی 22 پوشبەڕی ئەمساڵ دوای هێرشی هێزەکانی ئیدارەی دەسەڵات بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. جێگەی ئاماژەیەکە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکرانی ئەو چالاکە مەدەنیە و ئەو تۆمەتانێ خراونەتە پاڵدۆسیەکەی لە بەردەستانیا. ئەشکەنجە و ئازاری جەستەیی و زەرونی لوقمان قادری لە زیندانی نەغەزا. لوقمان قادری زیندانی سیاسی بەندکراو لە زیندانی نەغەزا لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو چەندین جار لەلایەن هێزەکانی دەسەڵاتی وەرمێ ئەشکەنجە و ئازاری جەستەیی و دەرونی دراوە و ڕاستەوخۆ هەڕەشەی کوشتنیان لێ کردووە. ڕۆژی پێنجشەممە 29 مانگی ڕەزبەری 1400 هێزەکانی حکوومەت لوقمان قادریان لە جادەی پیرانشار بۆ گوندی پەسوێ دەست بەسەر کرد. ناوبراو پاش لێپرسینەوە لە گرتوخانەی دەسەڵاتی ورمێ بۆ زیندانی نەغەدە گوازرایەوە و
لە دەسڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا. ئەو چالەکە سیاسیە لەلایەن لەقی 102 جادگای انقلابی پیرانشار بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبە نەیانەکانی ڕژیم بە 2 ساڵ و 7 مانگ و 16 ڕۆژ زیندانی سەعزیری مەحکوم کرا. بە پێزانیاریەکان هێزەکانی سڵاتی ورمێ چەند جار ئەو بەندکراوەیان بۆ شوێنێکی نادیار گواستوتەوە و لەوێ ئەشکەنجە و ئازاری جەستەی و دەرونیان داوە و بە شێوەی ساختە تیربەرانیان کردووە. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری محەممەد ڕەزا بالی لاشاک لە نەوشەر. ڕۆژی پێنجشەممە 5 مانگی گەلاوێژ بنەماڵەی دادخوازانی نەوشەهر و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواست بە کۆبوونەوە لەسەر مەزاری محەممەد ڕەزا بالی لاشک لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بەشداربوونیەوە کۆبوونەوە بە گۆڵبارانکردنی مەزاری ئەو هەمیشە زیندووە وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەرەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. محەممەد ڕەزا بالی لاشک هاوڵاتی خەڵکی نەوشەری مازەندەران ڕۆژی 11 خەزەڵوەری 1401 و لە چلەی ماتەمینی حەنانەکیە لە کاتێکدا هەوڵی ئەدا ڕێگە لە بەندکرانی دوو کچ بگرێت بەهۆی لێزان و شکنجەی هێزەکانی حکوومەت گیانی بەخت کرد. گیانیدەستانی سوختبەرێک لە مێحوەری نەرماشیر. ڕۆژی چوارشەممە 4 مانگی گەلاوێژ سوختبەرێکی بەلوش بە ناوی ئەحمەد ناروی بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلەکەی لە مێحوەری نەرماشیر گیانی لەدەستا. بە پێزانیاریەکان مێحوەری نەرماشیر یەکێک لە جادە خراپەکانی ئۆستانی سیستان و بەلوچستانە و ئۆتۆمۆبیلی ئەحمەد ناروی بەهۆی خراپی ڕێگەوبان تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و نابراو دەست بەجێ گیانی لەدەستاوە. ئازاری جنسی دژبەرێکی حەجابی زۆرەملێ لە گرتوخانەی سڵاتی سەران. سایتی ئەتلەسی زیندانیەکانی ئێران ڕۆژی پێنجشەممە 5 گەلاوێژ راپۆرتێکی لەسەر ئەشکەنجە و ئازاری جنسی دژبەرێکی حەجابی زۆرەملێ بە ناوی تەبەسۆم جەمالپور بڵاو کردەوە. تەبەسۆم جەمالپور ڕۆژی 26 پوشبەر پاش بڵاوکردنی وێنەیەکی بێحەجابی خۆی لە بەردەم دەستێکی مەسەبی لە تەران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ خانەیەکی ئامن ڕاگوێزرا. دەستگای هەواڵنێری تەسنیم ڕۆژی 28 پوشبەر باسییان لە بەندکرانی 2 ژن و پیاوێک لە بەردەم دەستەی مەسهەبی قەمەری بەنی هاشم لە ناوچە شوشی تاران کردبوو. لە راپۆرتی ئەتلەسی زیندانیەکان ئێران باس لە ڕوودکردنەوەی تەبەسۆم و ئازاری جنسی ناوبراو کراوە. دووە هەواڵ خۆپیشاندانی خەڵکی عێراق پاش دابەزینی بەهای دینار. دەیان شارۆمەندی عێراقی ڕۆژی چوارشەممە 4 گەلاوێژ لە نارزایەتی بە چوونەستەرەوەی نرخی دۆلار و دابەزینی بەهای دیناری عێراقی لە بەردەم بانکی ناوەندی وڵاتە خۆپیشاندانیان کرد. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو نرخی هەر دۆلارێکی ئەمریکی لە بازارەکانی عێراق لە 1470 بۆ 1570 دینار بەرز بووتەوە. ئەو هەڵکشانەی بەهای دۆلار بە دوای سەپاندنی گەماروی ئەمریکا بەسەر 14 بانکی عێراقی کە پارەیان بۆ 3 وڵاتی ئێران، سووریا و لۆبنان سپی کردبوو ڕوویدا. ڕۆژی چوارشەممە خۆپیشاندەران داوایان لە دەوڵەتی عێراق کرد ڕێگە بە هەناردەکردنی دۆلار بۆ ئێران و سووریا بگرێت و چیتر ئێجازە نەدات بە بۆنەی وڵاتانی دژبەری ئەمریکا خەڵکی عێراق بکەونە ژێرگوشاری ئابوووریەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشە هەر شاد بن.